سەبارەت بە ڕێوشۆنەکانی وەزارەتی ئەوقاف بۆ سۆراغی حاجیان و هاوکاریکردنی ئەو حاجیانەشی کە لە ڕێگەی وەزارەتی ئەوقافەوە حەجیان ئەنجام نەدا بەڵکو لە ڕێگەی ڤیزەوە ڤیزەی ساڵیەوە گەشتیان ئەنجامدا و چون حەجیان کرد چیان بۆ کات حکوومەتی هەرێمی کوردستان ئەم پرسە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز نەبەس ئیسماعیل گوتە پێش وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی لە ستودیۆ لەگەڵمانە. بەڕێز نەبەس بەخێر بێت. زۆر سپاس بۆ ئێوەش. بەخێر بێت. زۆر سپاس بزرێت. بەڵێ بەڕێز نەبەس بێگومان لە سەرەتای پرۆسەی دەستپێکردنی حەج چه بەڕێستان چەند جارێک لێرە چه حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ئەوقاف زۆر داوای کرد زۆری وت مەکەن لە ڕێگەی ڤیزەی ساڵیەوە گەشتی حەج ئەنجام مەدەن مەچن بۆ حەج لە ڕێگەی وەزارەتی ئەوقافەوە بڕۆن. ینی کارگەشت بۆی کە حکوومەتی هەرێمی کوردستان سەرەتا ئامادە نەبوو هیچ شتێک بۆم حاجیانە بکات لە بەرەوەی لە ڕێنمایەکان بەدەربوون. ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان چیەکات بۆ حاجیانەی کە لە عەرعەرجیرا خوارد؟ بەڵێ سەرەتا بنای خوای بەخشندەی میهرەبان بنای وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی سەرخۆشی ئاراستی ئەو حاجیانە دەکەینکەوە بەداخەوە لە ئەنجامی سەفەرکردنیان بە وڵاتی عەرەبستانی سعودی و لە مەکەی پیرۆز یان لە مەدینەی پیرۆز جانیان لەدەستدا خوای گەورە ئینشاءالله بە بەشتی بەرینشادیان بکات و سەبر و ئارامی بداتە بنەماڵە و کەسوکاریە. بێگومان حکوومەتی هەرێمی کوردستان و ئێمە وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی و جەنابەت فەرموود چەندی جار هۆشداریمان داوەکەوە سەفەرکردنی حەج بەم شێوازە شێوەیەکی نایاساییە و تووشی ئیجراعاتی قانونی دەبن وڵاتی عەرەبستانی سعودیە. هەم خەڵک وای دەزانینکەوە ئێمە وەزارەتی ئەوقاف پێمان ناخۆشە خەڵک فەریزە حەج جێبەجێ بکات یان لەگەڵ لە ڕێی ئێمە نەبێ پێمان باش نییە سەفەر بکەن و ئیتر خەڵک زۆرێک لە زۆرەکان هەر لێکدانەوەی جیاوازیان بۆ ئەو بابەتە دەکرد. بەڵام ئەوە ڕوون بۆ ئێستاکەوە هەر شتێک لە دەرەوەی ئیدارەی حکوومەتی هەرێمی کوردستان بێ و لەژێر سەرپەرشتی وەزارەتی ئەوقاف نەبێت و کارمەندانی ئێمە سەرپەرشتی نەکەن بێگومان پرۆسەی حەج لە هەر کوێ ئەنجام بدرێت هەر کەسێک ئەنجامی بدات پرۆسەیەکی بەداخەوە سەرکەوتو نابێت و ئەو ئەنجامە دەبین کەوادی بەداخەوە یعنی زۆر بەداخەوە کە ئێمە جان لە دزانی زۆری بۆ یەکەم جارە دەبینین جان لە دزانی زۆری حاجیانمان لە دەرەوەی ئیدارەی حکوومەتی هەرێمی کوردستان دەبیستین. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە وەک وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی ئەو حاجیانێکەوە لە وڵاتی عەرەبستانی سعودی خۆمان بە خاوەنیان دەزانین هاونیشتیمانی ئێمن هاوڵاتی ئێمن حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بە خاوەنی هەر هاوڵاتێکی کورد و کوردستانی دەزانین ئەگەر لە ئوسترالیا بێ ئەگەر لە ئەمریکا بێ ئەگەر لە هەر کوێکی جیهان بێت زای لە ئەدای جێبەجێکردنی فەریزەی حەجدا بێت. بۆیە بە خۆشحاڵیەوە بەڕێز دکتۆر پشتیوان سادق وەزیری ئەوقاف کاروباری ئاینی تیمەکانی ئێمەی ڕاستباردووە بەڕێز بەڕێوەبەری گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان کە سەرۆکی شاندی حاجیانی هەرێمی کوردستانە شێخ نیاز هەموو بەرپرسانی نووسنگەکانی حەج لە پارێزگا و ئیدارە سەربەخۆکان کارمەندانی ئێمە و نوێنەری تایبەتمان بەڕێز دکتۆر سیروان عەبدوڕەحمان کە نوێنەری ئێمە لە دەستەی باڵای حەجی عێراقی و لەگەڵ حکوومەتی سعودیە لە ئێستادا لە پەیوەندیدان بۆ سۆراخکردنی ئەو هاوڵاتیانی کە بەداخەوە دیسان بەداخەوە دێڵێم لە پرۆسەی حەجدا جانیان لەدەستداوە تو دوایین خەبەر کە ئێمە وەرمانگرت ئەمڕۆ ئێوارە 24 کەس لەو هاوڵاتیانە جانیان لەدەستداوە و دەتوانین بڵێم زیاتر لە 10 کەسیش تا ئەوکە ئێستا هەر بێسەر و شوێنن. بەڵام لەگەڵ ئەوەشدا گەڕان و پشکنین و چێوماڵکردنی ناوچەی عەرەفە و ناوچەی مینا و جەمەرات و هەم ئەو شوێنانە بەرداوامن لە تیمەکانی ئێمەکەوە شەو ڕۆژ لەسەر هێڵن. بەڕێز بەڕێوەبەری گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان لە شاری مەکەی پیرۆز کە بەڕاستی زۆر خەمخۆرانن کارمەندەکانیان هەموو ئەو وەڕێزانە لەوێنە زۆر خەمخۆرانە لەگەڵ دواداچوونی دقە بە دقەی ڕووداوەکانی ئەو یعنی دەتوانین بڵێم ئەو کارە ساتێک کە بەڕاستی مردنێکی زۆری لێکەوتوتە بۆ جیهان و بۆ هەرێمی کوردستانیش و خۆشبەختانە دەتوانین بڵێم ئەنجامیشی هەبووە. ئەمڕۆ ئێوارە من خەبەرم وەرگرتکەوە وڵاتی عەرەبستان بە فەرمی ئێمە ئاگادار کردەوەکەوە ئەو کەسانی کەوتی دواییان کردووە ئیجراعاتی ناشتریان بۆ ئەنجام درراوە ئەو ئەمانەتانی کەوە لای مردوەکان بوو لای حاجەکان وەکو مۆبایل و پارە و پاسپۆرت و ئەوشتانە تەسلیمی ئێمە دەکەنەوە لە دوڕۆژی داهاتوو ئێمەش تەسلیمی کەسوکاریان دەکەینەوە. ئەوەی کەوا هەیە بەڕاستی لە بتوانین بڵێم لە ماوەی ڕۆژی عەرەفە تاوەکو ئەو هەواڵانە کە وردە بۆ ئێمە دروست بوون کە حاجیەکی زۆر ون بووە بزر بووە حەزەکەم بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەمە باش بزان و لایەن ڕوون بێت کەوا خەڵکێ پێی وایە کۆچی دواییکردن یان جان لە دەزانی ئەو هەموو حاجیانە لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستان یان وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینیە کە ئەمە بەڕاستی ڕێک پێچەوانەکەیەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگای وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی و تیمەکانی ئێمە لە شاری مەکەی پیرۆز لە مەدینەی پیرۆز لە هەموو واجباتەکان تیمی پزیشکیان یاوەر بووە شوێنی حەوانەوەیان خواردنیان بە شێوێکی باش ئیدارە داوە ڕێک و پێک تەنیا ئێمە یەک حاجیمان کۆچی دوایی کردو ئەوش لە کاتی جەمەرات هەر بەڵێ بکەم کە نەبەس یعنی لەگەل بە نها ئامار هەنا ئەو حەجین و بە ڤیزەیا بڵێ ئەمەرمان لایە بڵێ هەژماراوان چەند نە ئەوانەی کە سەفەریان کردووە نازانین ئێمە باش بڵێ یعنی یەک کەس ئیک و
بریا وەزارەتا ئەوقافی چێک و جانی خۆشدەستایە 24 بەداخەوە جانی خۆشدەستنە یعنی ئەو یەک تێوێ واتەیەک و هەژمارە ئەو حەجیین کو بە ڤیزەیە ساڵانە چوونە هەژمارەوە ژێ حەجیین کو بریا وەزارەتا ئەوقافی چوونە زیدەترە دەتوانم بڵێم بەپی ئەو هەواڵەنیکەوە ئێمە جێمان لێ دەبی و ڕۆژانە ئێمە تعامل دەکەین لەگەڵ حکوومەتی سعودی ڕێژەکە زۆرە بەڕاستی ئەنی توانم بڵێم ڕێژەکە بە هەزارانە زۆرە ئەوە ئینکاری ناکرێت بەڵام جیاوازەکەی ئێمە لە چیدایە جیاوازەکەی ئێمە لەوەیدا ئەوانەی ئێمە هەر چلود و کەسێک سەرپەرشتیان دەکات هەر چلود و حاجی کەسێک سەرپەرشتیان دەکات و مرشیدێکی ئاینیشان لەگەڵدایە یعنی حاجی ئێمە هەڵسان و دانیشتنی ڕۆیشتنی واجباتی هەمووی ڕوونە بۆ کوێ دەچی بازنین لە دەستە کۆدی پێەیە هەموو شوێنەکانی ئاشکرایە بۆیە هیچ حاجیەکی ئێمە دقەیەک لێمان ون نابێن هەواڵی نەزانی بەس پێچەوانەکەی دی کە ڕۆژی عەرەفە کۆتایی هات ئێمە بۆمان دەرکەوتکەوە ئەو حاجیانێک کە بەبێ سەرپەرشت هاتوون کە بە نەزانی بە بەڕاستی بە بێناونیشانی کەسێک نەبوو ئاویان بداتێ خواردنیان بداتێ یاوەریان بکات تیمی پزیشکیان لەگەڵ بێت لەبەر هەتاو بوون پلەی گەرمی زۆر بەرز بوو بە پێی هاتو چۆیان کردووە خواردنیان نەبووە ئاویان نەبووە یعنی لە وەزعێکی خراپی زۆر خراپدا بوون ئەوە نیشانەی چیە نیشانەی ئەوەیەکەوە ئێمە ئیدارەیەکی مەزبوطی ئەوانە نەبوو بەڕاستی بەبێ سەروبەری هاتوون کەسێک نەبووە خەمیان لێ بخوا کەسێک نەبووە هاموشیان خەمیان لێ بخوا کەسێک نەبووە ئیدارەیان بکات یعنی دەتوانم بڵێم ئەمە بەڕاستی یعنی بەڕاستی کەم تەرخەمیەکی زۆر لەو کەسانێکەوە ئەو کارانیان کردو و سەرپەرشتیان کردوون و هاوڵاتی ئێمەش لە کۆتاییدا بەڕاستی کەم تەرخەم بوون چەند جارێک ئێمە ئاگاداریمان بڵاو کردو کە سەفەرکردن بەو شێوازە ترسناکە و دیسان دووبارەی دەکەین و ساڵی داهات ترسناکتریش دەبێت یعنی ساڵی داهاتوو زۆر ترسناکتریش دەبێت بۆیە لەگەڵ ئەوەشدا من دەمێ بە جەنابەت بڵێم دوو خاڵ ئێمە دەست نیشان دەکەین خاڵی یەکەم هەنگاوی یەکەم بەڕێز وەزیرە ئەوقاف کاروباری ئاینی ڕۆژانە دەتوانم بڵێم زیاتر لە 30 جار پەیوەندی دەکات بە لێژنە ئیدارەکانمان چەند جارێک پەیوەندی دەکات بە دەستەی باڵای حەجی عراقی لەگەڵ قونسولی سعودی لە هەرێمی کوردستان لەگەڵ قونسولی عراق لە شاری جەدە بەردەوام لە پەیوەندیدا بۆ ئێمە ڕێگا چارەیەک ببین و ئەو هاوڵاتیانێکەوە شوێنیان بزرە لە شوێن ئێمە چی بکەین و چۆن بیان دۆزینەوە تا ئێستا ئەوەی کە هەوڵ درراوە 24 کەس دۆزراوەتەوە بە مردووی بەداخەوە و ئەوانەی بەشێکیشان دۆزرانەوە بە ئەوانەیە هەندێکیان جیراون نێسان نزیکەی 10 کەسمان هەیە ئێمە جیراوە لە مکەی پۆلیسی عەزیزیە لە شاری مەکەی پیرۆز ئەوانە ئێستا لە ڕێگای پارێزەری خۆمانەوە و کەسانن کە ویزەی ساڵی گەشتیان بەڵێ هەموو ویزەی ساڵی ئێستا بەشێکیان جیراون و لە هەوڵی ئازادکردنیە دەسبینی تیمێکی ئێمە دەچێتە بنکەی پۆلیسی عەزیزیە بۆ ئەوەی بێگومان بنکەی پۆلیسی عەزیزیە لە ناو مەکەی پیرۆزە لەوێ بۆی ئیجراعاتی بەردانیان ئازادکردنیان ئەنجام بدەین و هەمووشیان ئازاد دەکرێت ئینشاءالله و خاڵی دووەمیش ئەوەیەکەوە بەڕێز وەزیری ئەوقاف کاروباری ئاینی ئەمڕۆ بڕیاری داوەکەوە دوای کۆتایی هاتنی مۆسمی حەج و ئینشاءالله گەڕانەوەی حاجیان بەیەکجاری لێژنەیەکی لێ کۆڕینەوە پێک دەهێنرێت لەسەر ئاستی وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی بە بەژاری داواکاری گشتی و لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەوەی لە کۆڕنەوە بکرێت لەو کەسانێکەوە چێن ئەو حاجیانی هەرێمی کوردستانیان بە ویزەی ساڵی بردووە هەر وسا تێگوتنشی تەکنە بەس یعنی تێگوتن گۆ هەند کۆمپانی هەنە بڵێ ئەو کۆمپانی بریە نەیاسایی بڵێ بێزانینی وەزارەتی ئەوقاف بێزانینی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو وان کۆمپانیان سۆزانەوان حەجیە ئەو برنە گوتنامی خودی لوە دەربکەن ئێمە بۆی پێش ڕووداو نەکەین بەڵێ ئێمە پێش حەدەث ناکەوین چونکە ئێمە لێ دەگەڕێین بۆی قانون یاسا دەوری خۆی بینی دادگا دەوری خۆی بینی ئێمە لێژنێکی لێکۆڵنەوە پێک دەهێنین ئەو لێژنە لێکۆڵنەوە ڕاستەخۆ دەست بەکار دەبێت هەر کەسێک کەم تەرخەم بێت حاجی ئێمە خەڵکی ئێمەی بە ویزە جیاوازەکان ببێتە پرۆسی حەج و ئەو ینی بەڕاستی ئەو کارەساتی بەسەر هێنابن کە بەڕاستی ئەو کارەساتێکی زۆر گەورەیە یعنی زۆر بەداخەوە بەڕاستی ئەنچەندی عایلی ئێمە ئێستا من ئەمڕۆ پرسەیەکم ئەنجام داوە بەڕاستی یەکێک لەو کەسانێکەوە لە کۆسی دوای کردبوو بۆیە دڵنیات دەکەم وەزارەتی ئەوقاف کاروباری ئاینی ناوەستێت تاوەکو دەگاتە دوا دەرەنجامی لێکۆڵینەوەی ئەوەی چێکم تەرخەم بۆ لە گواستنەوەی هەنجە هەر کەسێک بێت یعنی کۆمپانیا بێت کەس بێت خەڵک بێت ینی کەسی ناسراو بێت هەر چێ بێت دەیداتە دادگا و سزای یاسایی دەدات و دادگا بڕیاردا ئەوە گرنگە و دەمێ بە جەناب ڕابگەێنم کەەوە معنی قەناعەت و بڕاتێکە لە لای ئێمە وەکو وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی ئەم جەژن نەبووە ئەم جەژنی گەڕان بووە گەشت جەژنی پرسە بووە جەژنی سۆراخکردن بووە بەردەوام بەڕێز وەزیرە ئەوقاف کاروباری ئاین لە ڕێگای نووسنگی تایبەتەکەیەوە بەردەوام لەسەر هێڵ بووە یعنی دەتوانم بڵێم بە 24 کاتژمێری ئێمە لە 5-6 گروپدا ئەندام بووین لە گروپی سعودی لە گروپی کوردستانی لە گروپی خۆمان هەموو گروپانە ئێمە سەرپەرشتیمان دەکردن لە وندبەکان و دۆزراوەکان بەردەوام ئێمە لەسەر هێڵ بووین بۆی بزانین ئایا ڕۆژی ئەو حاجیانی کە بە ویزە جیاوازەکان سەردانی وڵاتی عەربستانیان کردووە چی لێ هاتووە لە کۆتاییشدا ئێمە هەر حیسابی ئەوە دەکەین کە ئەنەما ئەو هاوڵاتیان لەگەڵ ئێمە سەفەریان کردو بۆی ئەوەندە خەمخۆریانین بەڕاستی و زۆر لە خەمیان داین و زۆر خۆمان بە هاوبەشی خەمی کە سوکاریان دەزانین و بەڵێنیشان پێدەین لە ڕێگای شاشە جوانەکەی کوردستان بیچوان هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان و جیهانیش با بزانن ئەگەر
هاوڵاتی کورد یان کوردستانی لە سەفەری حەجە و لەگەڵ ئێمەش نەهاتی بێت لەسەر ئێمە واجبە وەکو حکوومەت هەرێمی کوردستان وەکو وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی وەکو بەڕێوەبەری گشتی حەج و عومرە کە سۆراغیان بکەین ناونیشانیان بزانین عنوانیان بزانین لەگەڵیان بین چ پێویستێک بێ هاوکاریان بکەین ئینجا پێویستی مادی بێ پێویستی معنەوی بێ پێویستی گەڕانەوە بێ هەموو ئەوانە ئەرچی ئێمە و بە واجبی خۆمانی دەزانین بەڕێز نەبەز هۆکار چییە ئێستا ئەوانە لە ئەرعەرگیریان خواردەوە ینی ئەوە ویزەی هەیە بۆ ناتوانێت بەگەڕێت گرفتەکە ئەوەیە ئەو لە ڕێی کۆمپانیاکە گەشتی کردو پارەی دا و ئێستا کۆمپانیاکە پشتی خستووە من پێت دەڵێم هەر سەفەرکردنێک لە ژێر سەیتەڕی حکوومەتی هەرێمی کوردستان نەبێ ئەوە نەتیجەکەیەتی دەبێت لە حدود بوەستن خەڵک ئیزنیان نادا ئەزیەت دەدرێن ئازار دەدرێن یعنی ئەوە دەچێتە سەفەرێکی نایاسایی ناقانونیکە پێش موسمی حەج سەفەر کراوە بەڵام لەگەڵ ئەوەشدا بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان دەستەوەستان نەوەستاوە ئەمڕۆ وەزیر ئەوقاف و کاروباری ئاینی لە ڕێگای علاقاتی دیبلۆماسی خۆیەوە پەیوەندی کرد بە وڵاتی عەرەبستانی سعودی لەوێ ئەوان ڕەزامەندیاندا کە هاوڵاتیان دووبارە دەتوان بگەڕێنەوە لە ئێستادا سەرقاڵی دابنکردنی چەند پاسی تایبەتن لە شارەکانی هەرێمی کوردستان تەنیا مەرجیان ئەوە بوو کە سیاری خۆمان بچێت ئەوە ئەمەش يعني بۆ خۆشحاڵ بین بەڕاستی ئێستا پاستی تایبەت دەچێت بۆ عەرعەر و حدود بۆ ئەوەی هاوڵاتیانی خۆمان بە ئاسانی داخلی هەرێمی کوردستان بن و ئەو کێشەیە بە سەداست چارەسەر کراوە gelek spas برێز نەبە اسماعیل هێفداری وەزارەتە ئەوقاف و کاروبارێنەوەلیک و میوانی بەخێرهاتن زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس مادوونم